ناوم سەلوا مستەفایە دەرچووی پەیمانگەی هونەرە جوانەکانم ماوەی چەند ساڵێکە وانە ئەڵێمەوە لە ساڵی 2019ەوە من لە قوتابخانەی خورماڵی بنەڕەتی دەوام ئەەکەم و حەز و خولیایەکی خۆمم هەیە بۆ ئیشەکەم بۆ پیشەکەم پیشەی وانەوتنەوە وانی هونەر زۆر زۆر ئیسراحەت و ئارامیەک ئەیا بە ئێمە ئەوانی کە ئیشی هونەرەکەن ئیسراحەت و ئارامیەکی تایبەتیان پێ ئەیات و لەگەڵ ئەوەشە حەزم کردووە لەم قوتابخانەیە جێگە دەستم دیار بێ لەبەرەوەی کە خوێندکارەکان یەنە ئێرە بە تایبەتی ئەوانی کە مناڵن و لە سەرەتای قوتابخانەوە پۆل یەکی سەرەتایی کە یەتە قوتابخانە ئەگەر سیمایەکی جوانی قوتابخانە ببینێ لەوانەیە ئەگەر شتێکیش لە دڵیا هەبوو بێت ئەوە بڕەوێتەوە ئاسوودەتر ئەبێ بە وێنە کێشانەکە بە وێنەکان ئاسوودەترە بێ و حەزی زیاتر ئەبێ بۆ خوێندنگاکەی و حەزەکات سەردانی قوتابخانە بکات بە پەرۆشەوە و من سوپاس بۆ خوا توانیومە ئەوە دروستکەم لای خوێندکارەکانم کە ڕۆژانەکە یەمە قوتابخانە هەمویان زۆر بە پەرۆشەوە یان هەواڵی خۆم ئەپرسن هەواڵی وانەکە ئەپرسن مامۆستاکەی وانە ئەخوێنین مامۆستا ئەمڕۆ ئەمەمان بۆ بکە ئەوە بکەین مامۆستا بۆ ئیشەکانی زۆر زۆر پێیان خۆشەکە کردومە چونکە خۆشیان هەمیشە باسییان کردو کە دیمەنێکی تری داوە بە قوتابخانەکەمان و جیاوازیەکی تریاوە کە ئەوەش کە ڕەنگەکان حەزێک دروست ئەەکەن لای قوتابی لای مناڵ بە تایبەتی ڕنگ و ڕەنگە کراوەکان و ئەو وێنانشی کە کردومە هەرێکیان واتایکی تایبەتی خۆی هەیە بۆ نمونە ئەم وێنەیەم گزارش لەوە کات کە ئێمە کەسی خاوەن پێداویستی تایبەت پێویستە کە ڕێزی لێ بگرین لە کۆمەڵگەیە پێویستە هاوکاری بین و هەرێکێک لەو ئیشانە تایبەتمەندی خۆی هەیە کە کردومە. مرۆڤ کە ئەچێتە شوێنێکەوە حەز ئەکات شتی جیاواز بکات و ببینێت کە هاتمە ئەم قوتابخانەیە هەوڵممە دیوارەکان بۆ یەکەم یان بیرۆکەی ئەوەم بۆ هات کە قوتابیەکان کە یەنە ئێرە جیاوازتر سەیری قوتابخانە بکەن لەوەی کە بڵێن تەنها ئێمە ئەچینە پۆلێکە و دائەنیشون چەند دەرسێک ئەخوێنین من هەوڵم ماوە شتێکی جوانتر ببینن بە عملی بیبینن ئەم ئیشە کە من چۆن ئیش لەسەر دیوار ئەەکەم هەموو پۆلەکانم هێناوەتە دەرەوە بۆ ئەوی ئاشنا بن لە نزیکەوە بێت تەنها ئەوە نەبێت کە بۆ نمونە من بۆیان باسکەم بڵێم ئەمەم هەیە و تەنها بە باسکردن بهێنا و من سەیریان کردووە پرسیاریان کردووە بۆم باس کردوون کە چۆن ئەم ئیشانە ئەەکەین هەوڵم ماوە حەزم کردووە قوتابخانەکەم جیاواز بە ڕەنگی تیابێ جیاواز دەرکەوێ بۆ ئەوی قوتابیەکانیشم ئاسوودەتر بن لە قوتابخانەکەیە. پەیامی من ئەوەیە ئەوانی کە وانی هونەر ئەڵێنەوە هەوڵ بن وزە و تاقە و هەموو شتێکی خۆیان بەکاربێنن چونکە بەڕاستی هونەر ئێمە هەمیشە لە ژیانە تەنها پێویستمان بەوە نیە بڵین بەداخەوە خۆم هەتا خوێندنم تەواو کردووە هیچ مامۆستایەکی وانی هونەرم نەبوو کە ئەوەش جێگەی داخەبەوە من چکە زۆر حەزێکی تایبەتیم هەبوو بە ئەوانێ ئێمە ئەبێ مامۆستایانی هونەر هاوکاری قوتابیەکانمان بین چکە ئەوان توانایان هەیە بەهرەیان هەیە ئێمە ئەبێ هەوڵ بین بەهرەکانیان دەرخەین و زیاتر گەشەیان پێبین و پلانیشم هەیە لە ساڵانی داهاتوە ئیشی باشتر و زیاتر بکەم بۆ خوێندنگەکەم وێنی جیاوازتری بۆ بکەم شتی تایبەتتر و جیاوازتریش بکەم بۆ خوێندکارەکانم.